کاتێک چوومە ئۆردوگایەک دیمەنێکی سەیرم دی. پیاوەکان پۆشتە بە قاپوت و قەمسەڵەوە، منداڵەکان بەجلی زۆر تەنکەوە. پرسییم کەس هاوکاری ئەم منداڵانەی نەکردووە. یەکێ گوتی با ئێمە قەمسەڵەکانمان فرۆشتووە چونکە پێویستمان بە پارە بوو. پێیشی وتم گوێمە دەرێ منداڵەکان ڕادەکەن و گەرمیان دەبێتەوە. ئەمە سەرەتای بیرۆکەی دامەزراندنی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بوو لە لای ژنە پێشمەرگەی شاخ و ئاوەدانی شار. هێرۆ ئیبراهیم ئەحمەد. 16 ئەیلولی ساڵی 1991 هێرۆ ئیبراهیم ئەحمەد و ژمارەیەک ستافی خۆبەخش ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانیان دامەزران. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە پێناو قازانج کار ناکات، بێ ڕەچاوکردنی نەژاد، ڕەگەز، پابەندە ئاینی و سیاسیەکان یارمەتی پێشکەش دەکات. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە ڕێی چەند سێکتەرێکەوە کارەکات بۆ بەدیهێنانی ئامانجەکانمان کە ئەویش پاراستنی مناڵ و تەندروستی و پەروەردەیەکی پێشکەوتووە بۆ مناڵانی کوردستان. ئەو سێکتەرانی کە مناڵپارێزی کوردستان کاریان لەسەرەکە سێکتەری پەروەردە، سێکتەری تەندروستی، سێکتەری گرتنەخۆ، سێکتەری پاراستنی مناڵان، سێکتەری ئارا بۆ مناڵانی توش بوو بە شێرپەنجە. زیاتر لە 6 ساڵە بێت لە هەر سێ سنتەری شێرپەنجە لە سلێمانی لە هیوە، نانەکەلی لە هەولێر، سنتەری ژین لە دووهۆک بە بەردەوامی کارەکەین. ئێمە لە ناو ئەم سێ نەخۆشخانەیە ستافی بەردەواممان هەیە. ستافەکانمان چەند جۆرێکن دەرونی کۆمەڵایەتی هوەری. مناڵپارێزی کوردستان ئێستا خۆشبەختانە لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستانە کاری هەیە لە دووهۆک، لە هەولێر، سلێمانی، کەرکووک، هەندێک ناوچەی دیالەش کارمان هەیە. دیدی منداڵپارێزی کوردستان لە دابینکردنی پاراستن و تەندروستی و پەروەردەیە بۆ هەموو منداڵێک. ئەم ڕێکخراوە هەوڵی دابینکردن و پێشکەشکردنی هاوکاری و خزمەتگوزاری پێویست بۆ گشت کەسێک بە تایبەت منداڵان و گەنجان لەسەر ئاستی کوردستان و عێراق هەوڵ دەدات. سەبارەت بە پرۆژە پەروەردەیەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان دیارە ئێمە کۆمەڵێک پرۆژە لە سێکتەرێکا کۆبووەتەوە کە لەم سێکتەرەیە لەسەر دوو بنەماکارەکەین، پەروەردەی فەرمی و پەروەردەی نافەرمی، کە هەر یەکە و با بڵێن کۆمەڵێک پرۆژە گرێتە خۆ. گەر باس لە بەشە نافەرمیەکەی بکەم ئەتوانم پێناسی کەم بە کۆمەڵێک مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی مناڵان کە لە شار و شارۆچکەکانە با بڵێن هەرێکە و بە جۆرێک خزمەتە گەیەنێت. لە هەگبەی 28 ساڵی کاری ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لەگەڵ هاوکاری مادی بۆ منداڵان چەندین چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدات. ئەمە سەرەڕای ئەوەی لە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی و نانەکەلی لە هەولێر و ژین لە دووهۆک هاوکاری توشبوانی نەخۆشی شێرپەنجە دەکرێت. لە پلانی ساڵی نوێشیدا ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان هەوڵی زیاترکردنی هاوکاریەکانی دەکات بۆ هەموو منداڵان و گەنجانی کوردستان و عێراق. ئاور عەلیگری کوردستان، سلێمانی.